بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێیە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی نیهانی قورئان تەقە لە دەرگای بابەتێکی زانستی زۆر هەستیار دەدەین لە قورئانی پیرۆزدا باس کراوە. خۆی گەورە ئەم بابەتەمان لە قورئانی پیرۆزدا زۆر بەڕاشکاوی بۆ ڕوون دەکاتەوە، بۆمان دەخاتە بەرباس و خواست بۆ ئەوەی بەرچاوی ئێمە ڕوون بێت. و دیسان هەر ئەم بابەتە هەستیارە لە ڕووی زانستیشەوە زۆر لێکۆڵینەوەی لەسەر کراوە. کۆمەڵێک لە لێکۆڵەرە زانستیەکان هاوڕان لەسەرەوەی کە ئەوەی لە قورئانی پیرۆزدا هاتووە تەواو کامەڵە و هیچ گرفتێکی نییە و بەو شێوەیە لە زانستیشا ڕوون کراوەتەوە. بەڵام کۆمەڵێک توێژەر و زانا و لێکۆڵینەی دیکەش هەن کە گرفتیان لەگەڵ ئەم باس و خواسەیە هەیە و تێگیرانێک لەگەڵ ئەو بیرروڕا قورئانیە دەهێنە ئاراوە و بە ئیشکالەتی دەزانن. بابەتەکەی ئێمەش ئەم بابەتە هەستیاری کە ئەمانەوێ ئەمڕۆ لە نیهانی قورئانەوە باسی بکەین قۆناغەکانی دروستبوونی مرۆڤ و کۆرپەلەیە لەسکی دایک و دواتر لە دایکبوونی و هاتنە دنیای. ئەم بابەتە دیارە لە ڕووی زانستیەوە لە ڕووی قورئانیەوە زۆر بە وردەکاری باس کراوە و دەرفەتێکی زۆر فراوانە بێ یا ئەیەوێ بۆی ئێمە بیخێنە بەرباس و لێکۆڵنەوە. بەڵام ئەوەندەی پێمان بکرێ ئێمە لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەدا لە ڕووی زانستی قورئانیەوە لەگەڵ بەڕێز مامۆستا خالید حەسەن ئەندامی دەستەی گشتی ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و فەرموودە گفتوگۆ لەم بارەیەوە ئەکەین. سەرەتای بەرنامە بە گەرمی بە خێراتنی مامۆستای بەڕێزەکەین. مامۆستا خالید بەخێر بێن. زۆر سوپاس. زۆر خۆشحاڵین کە جەنابتان تەشریفتان هێنا و لە ئەڵلقەی ئەم جارەیە بەشداریتان لەگەڵ کردین. هیوادارین سوودێک بتوانین بگەێنین ئینشاءالله. سەرەتای بەرنامەش بە خێراتنی ئەم بەڕێزانە ئەکەین. خوا بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا خالید ئەم بابەتەوە گوتمان بابەتێکی هەستیارە وایە بێگومان چۆن لە قورئانە باسی دروستبوونی مرۆڤ دەکرێت. طبعاً ئێمە ئادەممان هەیە عەلەیهی سەلام کە خوای گەورە بۆ خۆی دروستیەکە، بەڵام لە دوای ئەوە ئیدی مرۆڤەکان بەم شێوەیە لەدایکە بن کە کۆرپەلەیەک لەسکی دایکدا دروستە بێ و دواتر بە لەدایکبوونیە بێتە مرۆڤێکی کامڵ. ئێمە ئەمانەوێ ئەم باس و خواستە لە قورئانەوە هەست هەم سەرەتاکەی بزانین هەم قۆناغەکانی. جەنابتان نەتانەوێت لەکوێوە دەست پێ بکەن. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله. خوای گەورە ئەفەرمێت الذي أحسن كل شيء وبدأ خلق الإنسان من طين ثم جعل نسله من سلالة من ماء مهين ثم سواه ونفخ فيه من روحه. لسرتا باسی وەکە کە سەرەتای دروستبوونی مرۆڤ بە دروستبوونی باوکە ئادەم دەستی پێکرد کە لە قوڕۆ خوای پەروەردگار بنیاتینا. دوایە فەرمێ بۆچەکانی بە شێوازی پوختەیەک من سولالەتی من ماء مەهین لە ئاوێکی لاوازەوە یان بەرنامە بۆ داڕێژراوە. مهین نییە، مهین جیاوازە، یعنی بە غەڵەت ئەگەر تەفسیر بکرێ یعنی بڵێ بە سووک سیر کرێ مهین نییە، مەهینە، خاوەن میهنەیە، یعنی ئەم دوایە جیاوازی هەیە، جیاوازی هەیە. من ماء مەهین ثم جعل نسله کاتێک کە سەرەتا بە موعجیزەیەک پەروەردگار دروستی کرد بە قوڕ حەزرەتی ئادەم، پاشان لە ڕێگەی ئەو هێلکە پیتراوی کە ئەمڕۆ پێوترێ زایگۆت مرۆڤ کە ئەمڕۆ لێکۆڵینەوەی بەردەوامی لەسەرەکرێ لەسەر دروستبوونی مرۆڤ لە ناو منداڵدانە. خوای گەورە سیستەمێکی دانا بۆ دروستکردنی کە هەموو کەسێک ئەتوانێ بە میکرۆسکۆبی ئەلکترۆنی، نەک بە میکرۆسکۆبی ئاسایی، نەک بە سۆنەرانی ئەم جیهازانی کە ئێستا لە بەردەسایە، ئەگەر ئەو جیهازی لە بەردەسا بێ ئەتوانێت لێکۆڵینەوە بکات لە قۆناغە وردەکانی ئەم دروستبوونە. بۆیە ئەم سیستەمە کە خوای گەورە دایناوە سیستەمێکە لەو پەڕی وردیە
وەلەو وردەکاریەکەی ئالۆزیایە وردەکاریەکەی لە قورئانە باسەکە کاک دکتۆر بێگومان زۆر وردەکاری لە قورئانە باس کراوە لەم بارەیەوە لە چەندین ئاەتە نەک لە ئاەتێکە پێشەوەی بچنە ناو ئەم وردەکاریانەوە کاک دکتۆر ینی زانستیش بۆ خۆی لە سەردەمێکەوە لە قۆناغێکەوە ئیتی دەسی بەوە کردو لێکۆڵینەوە کردووە کە مە مرۆڤایان ئەم گیاندارانە چۆن وەچەکانیان ئەخەنەوەەوە دروستە بێوەنیە لەو سەردایوەی کە زانست تەتەورەکەەوە پەرەسێنێ بۆ خۆی ئەم دیراسانە کراون. پرسیارەکەی من ئەمەیە ئایا هاوڕان لەگەڵ ئەو زانستی کە لە قورئانە باس کراوە یان تێگیرانیان هەیە؟ بەڵێ ئێمە بە لە خۆمانەوە هیچ نەڵین ئەگەر بە بەڵگە نەبێت. بڵێ قورئانی پیرۆز لە چەندین ئاەتە باسی ئەم دروستبوونی قۆناغانە ئەکا یەک لە دوای یەک لە چەندین ئاەت هەروە لە چەندین فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. با ئێمە ئەوەکو ئەڵێن بگەڕێینەوە بۆ پسپۆڕانی ئەم بوارە، پسپۆڕانی ئەم بوارە لە زاناکانی کە بڵێن پسپۆڕی گەورەیان هەیە. شێخ عەبدولمەجید زیندانی ئەڵێ 90 دەقم دۆزیەوە لە قورئان و لە فەرموودە کە باسی ئەم دروستبوونەی مرۆڤەکە لە منداڵدانە. دەقی قورئان و فەرموودە بە دوای گەورەترین زانا ئەگەڕام لەم بوارەیە لە بواری کۆرپەلەزانیە لە جیهانە کە بەناوبانگ بێ. لە هەر کەسێک مەپرسی کاتێک کە لە پزیشکانی عەرەبیە پرسی ئەیوت باوکی ئەم زانستە پرۆفیسۆرێکە پێوترێ پرۆفیسۆر کیس ئەلمور. بڵێ لە زانکۆکانان پرسی چ سەرچاوەیەک زیاتر بەکارێنن بۆ ئەم عیلمە ئەیان و کتێبەکەی کیسمور کە ناوی دیڤلۆپین ئۆف هیومن قۆناغەکانی دروستبوونی مرۆڤ هەمویان ئەیان و ئەوە ئەم باشە من چۆن ئەمەم دەستکەوێت ئەو لە ئەمریکا و من لێرە چۆن دەستم کەوێت هەتا خوا ئاسانی کرد کە توانیمان بیدۆزینەوە و بانگێژنامەی بکەین بۆ کۆنگرەیەک بەڵام پێمان نەوت و بۆچیە لە کاتێکە بانیان کرد بۆ محازەرەیەک با لە بواری ئەم بواری خۆی کۆرپەلەزانی و چەند پرسیار ئەو پرسیارانەی کە لەو دەقانە هەبوون کردیان بە پرسیار ینی ئەم 90 دقە کرا بە پرسیار و بەرەو ڕووی کرایەوە. سەری سوورمان لە پرسیارەکان وتی باشە ئەم پرسیارانە هەنێکی سادە و ساکارن هەنێکیان قوتابی زانکۆکانی خوێنن هەندێکیان ئێستا ئێمە لە لێکۆڵینەوەیان ئەوە چییە پرسیارەکان وا جیاوازن. ئێمەش پێمانوو ئێمە لە مێژوی کۆرپەلەزانی ئەکۆڵینەوە کە خۆ دەزانی مێژوی کۆرپەلەزانی سەرەتا سادە بووە و دواتر تەتەوری کرد ئێمەش بۆیە بەپێی خۆناغی مێژویی پرسیارەکانمان کردووە. ئەوش وەڵامەکانی یەک لە دوای یەک یایەوە کە وەڵامەکانی یەک لە دوای یەک یایەوە وتی ئەڵەی چی تۆ لە کتێبەکەشتا باسی ئەو کردووە کە هەتا سەدەی 70 میکرۆسکۆپ دروست نەکرابوو و هەتا سپێرم نەبینرابوو هێلکە لە سەدەی 80 بینرا هێلکۆکە هیچ لێکۆڵینەوەی نەبووە هەمووی پێی ئەوترێ قۆناغی وەسفکردن هەتا سەدەی 70 هەموو لێکۆڵینەوەکان لەسەر کۆرپەلە کە هی گیانداران و هی مریشک و هی هێلکە و جوچک و ئەمانەش کراوە هەمووی پێوترێ قۆناغی وەسفی. قۆناغی وەسفی واتە تاقیکردنەوەی لەسەر نەکراوە هەر وەسفی شتەکەیان کردووە. حتمما نەبێت لە ڕووکاری شاوەسف کرا لە ڕووکارێکی کە زۆر قورس بووە بە ڕاستێکی ئەگەر کات هەبێ باسەکەین بۆچی قورسە ئەم مەوزوعە. بڵێ وتی ئەڵەی چی کە من پێتەڵم لە سەدەی 70 ئەم زانیاریانە هاتووە ئەمەی کە تۆ وەڵامەکانی یاینەوە چۆن شتی هابێ تعجوبمە. ئەو دەقانەمان قسە بەردەمی لە ئاەت و لە فەرموودە بەڕاستی زۆر سەری سوورمە. دوایی ڕۆشتەوە جارێکتر بانگێشی وتی منەمە ئەم جارە محازەرەیەک بم بێمەوە محازەرەیەک بم بەڵام هەچی مامۆسای زانکۆی پزیشکیە و تەلەبەکانم هەمووی بۆ کۆکەنەوە من ئەمە بابەتێک پێشکەشکەم وتی ئەمە ژووتمانەوانە پەشێمانیان کردبێتەوە قسانەمان تۆمار کردووە ئەبێ بۆچی ئێمەش وتمان بە بەڵگە جوابێنەوە بابێت وتمان بابەتەکە و بە ناونیشانی چییە؟ وتیم بابەتەکەم بە ناونیشانی مطابقة علم الأجنة لما في القرآن والسنة هەماهەنگی دقەکانی قورئان و سنەت لەگەڵ علمی کۆرپەلەزانیە علمی سەردەم محازەرەکەی تۆمار کراوە ئێستا لە یوتیوب هەیە تا ژێرنووس کراوە یعنی پزیشکەکەوتەوە کیسمورە
ئەو کیسمورە کە باوکی ئەم عیلمێ هاتووە باسی قورئان فەرموداکە هەڵماهەنگی لە نێوان ئەوە پاشان پەیوەندیان کرد بە چەند کەسێکی تر کە لە ئاستی ئەما بوون لەو بوارەیە کە لەوانە پرۆفسۆر TVM پرسات TVM پرسات هاوڕێی ئەم بۆی باس کرد کە ئەم شتانە هەیە یعنی قەناعەتی بە مۆزوعان کرد لە چەندین کۆنگرەی ئیعجازی طبی پزیشکی و ئیعجازی کۆنگرەی جیهانی ئیعجازی زانستی بەشداری کردەویش و چەندین بەحسیان پێشکەش کرد چەندین توێژینەوەیان پێشکەش کرد دوایی پەیوەندیان کرد بە چەند پرۆفسۆرێکی ترەوە لەم بوارە لەوانە مارشال جۆنسن لەوانە کە لەم کتێبە بەحسەکانی کە ئەوان لە مؤتەمەرەکانە باسییان کردووە دەب توێژینەوەیە دە توێژینەوە کرا لە کۆنگرەکانە هی ئەو پێنج پرۆفیسۆرە جیهانیە لە بواری کۆرپەلەزانیە بە ناونیشانی کۆرپەلەزانی لە ڕۆشنایی قورئان و سونەتدا کە بە سوپاس بۆخوا توانیمان لەگەڵ دوو پزیشکە ئەمە وەربگێڕین بۆ زمانی کوردی دە توێژینەوەیتیایە هی ئەو زانایانە هی ئەو پێنج پرۆفیسۆرە جیهانیە دوانیان هی کیسمورە دوانیان هی TVM پرساتە ئەمە ئەوانە هەمووی هاوڕان لەگەڵەوەی کە لە هەمویان خۆیان توێژینەوەیان کردووە لەسەر چی لەسەر ئەوەی کە قورئان و فەرموودە پێشەنگی ئەم زانستێ ئەوان کاتێک کە باس لەوەکەن قۆناغەکان پۆڵێنیان کردووە ئەو پۆڵێنەی ئەوانە ڕوون نییە کەواتە ماوەسا بابینە سەر ئەوەی کە هەم لە قورئان و فەرموودەیە هاتووە بەتایبەت لە قورئانەوە مەسەن جەنابەت باسمان بۆ کرد دوایش ئەگەر ئیزافەیەک هەبوو باوەی زانانیش کە هاوڕان لەگەڵەوەیە باسیشی بکەین کەواتە مەسەلەن قورئان چۆن بۆمان باسەکە کۆرپەلە لە هێلکەوتۆوە دروستە بێت و دوایی قۆناغەکان دیاریەکە قورئانی پیرۆژ زۆر بە شێوازێکی سەرسوڕهێن باسی ئەم بابەتی کردووە چۆن مرۆڤ کاتێک کە لە دایکە بێ بە بەرنامە بە لە دایکە بێ بە بەرنامە دروستە بێ تۆ کاتێ پرۆژەیەک جێبەجێەکەی سەرەتا ئەچی نەخشەی بۆ کێشی ئەبێ سێتی دیزایانی ئەندازیاری ئامادەکەی هەموو ڕووەکانی ئەندازیاری مەدەنی ئەندازیاری کارەبایی وانێ سێتی ئەندازیاری میکانیکی هەموو سێتەکان ئەبێ پرۆپۆزەلی بۆ حازرکەی و تەواو بەرنامە ڕێژی بکەی بۆ ئەو کاری کە ئەیکەی دوایی لەسەری بڕۆی زانی خەریکی چی زانی خەریکی چی ئەمە قۆناغی یەکەم پێوترێکی دیزاین وانە بەرنامە ڕێژ دانان بەرنامە دانان قۆناغی دووەم دەسەکەی بەچی بەکارکردن بە جێبەجێکردن ئەم جێبەجێکردنش تۆ سەرەتا کە ئاچی لە بۆنمە پرۆژێکی گەورە ئەنجامەدێ بێ بزانی ڕێگەی هەیە یان یەگەر ڕێگەی نەبێت یەکەمجار پێشەوەی تۆ بڵێن نەتوانی مەوادی بۆ نەقڵکەی ئەبێ جادەی بۆ لێبێ ئەگە جادەی نەبێت چۆن ماواد نەقلەکەی بۆ پرۆژەکە بۆ خانوەکان ئەبێ یەکەم جار جادەی بۆ لێبێ زمینە سازی زمینە سابێ ڕێگاوبانەکەی بۆ تاوکەی اینجا پرۆژەکە دەست پێکەی باش اونجا دوای ئەوە دەسەکەی بەکارکردن اینجا بیناکان دروستەکەی ڕێگەم هەیە و مەوادی بۆ نەقلەکەم و دروستیەکەم و دوایی تەواو بێ پرۆژەکە ئەنجا بێت چی بکەی سڵیانەی بکەی ماوەیەک تۆ بیخەیتە ژێر کارکردن بزانی کارکردنەکەی چۆنە نەک خێرات تەسلیمیکەی لە ژێر چاودێریە بێ ئەمە ئێڵی چ پەیوەندێکی بە کۆرپەلەوە ئێستا بۆ باسەکەم چ پەیوەندیەکی هەیە قورئانی پیرۆز ئەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسان لە سوورەتی مؤمنون آياتي 12 و 13 و 14 ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعل نسله من سلالة ثم جعلناه نطفة أما قناغيكم ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين. باب زين چ پەیوەندیەکی هەبوو باش زاناکان ئەمڕۆ پێماڵەن کاتێ سەرەتا مرۆڤ دروستە بێ لە سپێرم هینێر و لە هێلکۆکەی مێ دروستە بێ یەکە گرن یەکی 23 کڕۆمۆسۆم یەکە گرن ئەبێ بەچی 46 کڕۆمۆسۆم ئەوە قۆناغی چی پێوترێ قۆناغی نوتفە یعنی چی دڵۆپێک تنۆکێک لە قۆناغی نوتفەیە زاناکان ئەڵێن هەرچی بەرنامە ڕێژی هەیە
هەرچی بەرنامە ڕێژی ئەو مرۆڤە هەیە بێت چۆن بێت لە داهاتوە لەویا لەسەر ئاسی کڕۆمۆسۆمەکان هەر هەمی دانرێ ئەم دوو هێلکەوتەوە ئەم کڕۆمۆسۆمە کە یەکە گرن ناوکەکانیان یەکە گرن هەرچی بەرنامە ڕێژی هەیە هی ئەو کەسە کە لە داهاتووە ئەبێ چاوی چۆن بێ ئەبێ قاچی چۆن بێ ئەبێ هەتا هەڵسو کەوتەکانی جاری وایە بۆ منە لە باوانەوە بۆ یەتەوە سیفەتە زاڵ و بەجیوەکان هەیە زاڵەکان سەرەکەون بەجیوەکان هەرمێنەوە بەس لەو کەسا دەرناکە جاری وایە لە چیا دەرەکەوێ لە نەوەی ترا دەرەکەوێت سەر دەرەکاتەوە مەجموعەیەک سیفەت لە دایکەوە مەجموعەیە سیفەت لە باوکەوە یەکە گرن قورآانی پیرۆز ناوی ناوە نوطفەتین ئەمشاج تۆ ئەگەر بچیتە ناوردەکاریەوە کاک مامۆستای بەڕێزانی تۆ وەرە مەسەن سیفەتێک هاتووە قژی باوکی چۆنە قژی دایکی چۆنە هێترە بێ ئەمە سڵحکەن لە نێوان خۆیانە ئەم وەچەیە دوجار قژی چۆن بێەوە نییە کامە زاڵە و کامە لاوازە و کەواتە لەم درێژەی هەیە کەواتە لەم قۆناغا بەرنامە ڕێژی دیزایانی سێتی دیزین هەمووی ئەکرێ حتا دیاری ئەکرێ لە یەکەم ڕۆژە کە ئەپیتێنرێ هێلکەی پیتراو یەکەم ڕۆژ کوڕە یا کچە چونکە ئەگە کڕۆمۆسۆمی شکلی لە وای بێ لەگەڵ هێلکۆکایە برێکە شکلی ئێکسە ئەوە چی دەرەچێ ئەوە کوڕ دەم خۆش ئەگەر لە شێوەی ئێکسا بێ کڕۆمۆسۆمەکە هی نێرەکە پیاوەکە لەگەڵ ئێکسی ژنەکە یا بگرێ ئێکس چی دەرەچێ لە یەکەم ڕۆژە هەموو بەرنامە ڕێژیە کرێ ئەمە سێتی خەرائیتە باش دوای ئەوە فەرمێمە نوتفە لە نوتفا هەموو یەکرێ خی گەورە فەرمێکی قتل الإنسان ما أكفره من أي شيء خلقه من نطفة خلقه فقدره زين يعني شيء لنطفة پروردگار دروستی کرد فقدر فابوتيا يقل دوايكي خير يعني يكسر دەستبەجێ بۆ خێراییە وانە لەگەڵ خەڵقی نوتفەکە کرا من نطفة خلقه فقدره يعني بەرنامە ڕێژی بۆ کرێ کەی لە کاتێکا کە نوتفەکە خەلق کرا وتمان نێرومێش دیارە کرێ لە قورئان ئەفەرمێکی ئەفەرمێ خلق الزوجين الذكر والأنثى خلق الزوجين الذكر والأنثى لكي من نطفة لنطفك إذا كات تمنى لزماني عربية يكلم معنا كاني تقدر من الماني قدر المقدر أو كاتي كبرنامج الرجيب وكريه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى بمعنى دردان جديد لو كاتي النطفة كدردة يعني لبدايتها خلق نيرومي أكره لسر آسي كروموسوم مكان أما تشيبو أما سيتي ديزايني سرتايبو كبرورجار ناوي ناوتشي قناغي يكم قناغي نطفة بو أمرو فيك قرار بلا بو أمرو فيك قرار دروز به هم ديزاينك أمرو فيك بريار درا أمرو فيك تازة دروز به دواي أوا قناغي دواي أوية آراوة كبريتي لدروز كردن همي ناو خلق فخلقنا النطفة علقة فخلقنا علقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحمة أمانة بدوايك دروس كردن خلقا قناغي تخليقي بيوتري بله باوركي أمريكا من يسباسيا كم بروفيسور كيسمور لك لمحاضريك على أمريكا بوردي همو أواني باسيا كم أو باسيا كابو كومالة طلبة بوهم مقتابك أو كيسموريكا دوای داوای لێکرا لە کتێبەکەتا ئەتوانی چاپێکی تازە بکەی ئەو ئاەت و فەرمودانەی بۆ زیاکەی وتی زۆر پێخۆشحاڵیەوە وەرن بازیایکەین ئەوە کتێبەکەی The Developing Human ئەمە ئەو کتێبەیە کە بە زۆربەی زانکۆکانی جیهان یان وەکو مەرجە ئەی خوێنن وەکو سەرچاوای یان وەکو منهەجەی خوێنن وەکو سەرچاوە بەکارێنراوە سيكا with Islamic addition أما طبعي سيهما أو طبعي بو دروس كرا with Islamic addition همو سيريكا لا برغاني سيكا سيكا همو آيات فرمودكاني أهو وزيها كرا لك كتابك إسا لبردسي جيهانا باشا أما كباوكي زانسي كوربا لزانية ما مصابان برسالي راشانك أم زانايا كباوشي ويا تسليمي أو حقائق أنا وكلا قرآني بيروزا هاتو
یان کە لە فەرموودەکانە هاتوون ڕۆبەڕووی ڕەخنە و مناقەشە و تێگیران نەبوویەوە لەگەڵ کەسانی ترا لەگەڵ توزانم زانایانی ترا مەسەلە لەوانەی کە لەوانەیە بیر و بۆ چون و ڕێی جیاوازیان هەبوو بێ بێگومان زۆر بەرەو ڕووبۆتەوە هەتا لە تەلەڤزیۆنی کەنەدی سی هەڵلقەی ڕاستەوخۆ پێشکەش کە پرسیارێن لێ کردوتی کەواتە تۆ بێ باوەڕ بووی بە مەسیحی تۆ مەسیحی بە ئاشکرا ئیسلامەتی خۆی دەرنەبڕیوە حاڵەتی ئیجتیماعی ئەو ڕێگەی پێنەدا بە ئاشکرا بیکات حقیقەتەکانی وەرگرتووە بەسانیشی باسەکە ئەڵێم لە وەڵامە هەر لە بەرنمەکە وتی من باوەڕم وایە هەردووکیان پێغەمبەر محەممەد و پێغەمبەر عیسا لە یەک مەدرسەوە لە یەک قوتابخانەوە هاتوون قسەکەی کەی کرد ئەوەی کاتێک کە نەجاشی وتی من باوەڕم وایە هەردووکان لە یەک شوێنەوە سەرچاوە وەرەگرن یەک سەرچاویان یەک سەرچاوە یعنی زۆر تووشی ڕەخنابوو وتی من شتی علمی باسەکەم وەرن وەڵامم بنەوە بزانن وایانە ئەوەی کە لە قورئان و فەرمودا هاتووە لەگەڵەوەی من کە تازە گەیشتومەتێ بەم ئامێرە پێشکەوتوانە باس کراوە جا بینەوە سەر ئەو بابەتەی کە وتمان قۆناغی یەکەم بریتە لە چی بریتە لە دیزاینکردن کە لە نوتفەیە وانە باش قۆناغی دووەم و سێ باش قۆناغی دوای ئەوە دەست پێکا بە خەلقکردن وتمان ئێمە بێکەم جار چی بکەین یەکەم جار دیزاینی بۆ بکەین دوای ئەوە ئەگەر پرۆژەکە ڕێگەی نەبوو بۆ ئەوی مەوادی بۆ نەقلی بە ڕێگەی بۆ دروستکەین قۆناغی دوای ئەوە فەرمێ چی ئەفەرمێن نوتفەکەمان کرد بەچی بە عەلەقە فخەلقنا نطفة علقة نطفة بوو بەچی بوو بە عەلەقە عەلەقە زان یعنی چی عەلەقە معنای زۆرە یەکێ لەو معنانەی بریتیە لە خوێن دروستبوونی خوێن الدم الجامد الدم الرطب خوێنی وەستاو یان خوێنی مەیوو بڵێن غەڵەتە الدم المتخەسر الدم الجامد وهروەها الدم الرطب خوێنی تەڕ بۆ ئەم قۆناغی پێشەوە خوێنی تیانە لە نوتفە ئەم قۆناغا چی دروستە بێت سووڕی خوێن دروستە بێت سووڕی خوێن لەو چەند خانەکەمەیە بەڵێ سووڕی خوێن مولولەکانی خوێن دروستە بێت دڵ دروستە بێت لەم قۆناغا دڵ دروستە بێت مولولەکانی خوێن و سووڕی خوێن دروستە بێ ئەمە بۆ چییە ئەمە جادەکەیە ئەوەیە کەوتمان بۆ ئەوەی بەڕێگەی خوێنەوە بێت چی بگوێزینەوە مواد بگوێزیتەوە بۆی ئەندامەکان دروستکەیت لە ڕێگەی خوێنەوەوانە لە ڕێگەی خوێنەوە گوێزرێتەوە دەن کۆڵە خۆراکەکان لە ڕێی خوێن بێت لە بێش و جادەی بۆ لێوێ لەبەرەوە قۆناغی چی دەچی پێکرد قۆناغی دروستبوونی سووڕی خوێن بەڵام سووڕەکە یەشان نەکەوتۆتە ئیش لەم قۆناغە لە قۆناغی دوای ئەوە دەسەکا بەکارکردن لەبەرەوە کاتێک کە نەکەوتۆتە کار لە چیە چێ لە خوێنێکی وەستاوە چێکەی بینی خوێنێکی وەستاوە تەڕیشە ئەمە کاک دکتۆر لە هەفتەی یەکەم و دووەم و سێ تەمەنیایەتی لە قۆناغی یەکەم نوتفە لە هەتا ڕۆژی شەشەم هەتا ڕۆژی شەشەم بەردەوام هەفتەی یەکەم هەتا لە جوڵایە ئەبێ هەلکەی پیتراو دروستە بێ تۆپێکە ئەم تۆپە شکڵی تۆپەکەی گۆیەکەی خۆی تێک نایە لە بۆری ڤالوب ئەو ڤالوپەی کە خۆی ئەمەی دۆزیەوە خۆی ڕۆژێ لە بۆرەکەی خۆیان بوو ڕۆی کەوتە ناو منداڵدان چوە ناو منداڵدان چێنرا وشەی حرس لە قورئانە بەکار هاتووە چاندن چۆن نیسا ئەوکم حەرتون لەکوم هەر ڕێگە چێنرێ ڕەگی بۆ دروستە بێ وەکو تۆ دیار نامێنێ لە ناو مناڵان دیار نامێچێتە ناوە چۆن تۆی ڕێک بیزەبت ئەو کردارە ڕوئەیە جا پاشان اینجا ئەم شێوە تۆپ گۆیەی لە قۆناغی ئەمە شەشەم ڕۆژ هەتا ڕۆژی چواردە بە هێواشی ئەچێتە قۆناغێکی تر کە ناوکە پەتک پەیوەندیە بەسێ بە وێڵاشەوە بە هێواشی دروستە بێ لە ماوەی یەک هەفتە کاتێکی پێ ئەچێ هەتا چی دروستە بێ هەتا ئەچێتە قۆناغێکی تر کە شێوەکەی ئەگۆڕێ بۆ درێژکۆلەی شێوەی کرمێک وەرەگرێ پێوترێ کرمی زەرو لە زمانی عەرەبیە عەلەقە یعنیشی یەکێ لە واتاکانی واتە کرمی زەرو کرمی زەرو لە ناو ئاواژی
ئەنووسێ بە چییە؟ ئەنووسێ بە گیاندارێک ترا خوێنەمژێ ئەمیش ڕێک وایە لە ناو شلەی ئامەنووسایە و ئەنووسێ بە منداڵدانەوە و خوێنەمژێ لە دایکی وە شکلی بە تەواوەتی هیچ هەتاڵێ لە بڕگەکانی کیسمڕێ لە شێوەی بڕگەکانی لەوەی کەسەری گەورەتر و کلکەکەی بچووکترە و هیچ جیاوازیە ناتوانانی بکەی لە بینی ئەم دوانە لە بینی ئەو کرمی زەروە کەوشەی عەلەقەیە و لەگەڵ ئەو قۆناغی کە لە 14 ڕۆژەوە دەست پێەکە هەتا ڕۆژی 21 و 22 بەردەوامە بێ ئەنج دوای ئەوە ئەم شێوەیەش تێگەچێ چی دروستە بێ قۆناغێکی تریەتە پێشەوە کە قۆناغی پێوترێ قورئان ناوینەوە قۆناغی موزغە لە زمانی عەرەبیە بە واتای شتێکی بجووراو کە لە ناو دەما بێ و بجوورێ لەم قۆناغە ئەگەر بەراوردیکەی شکڵەکەی پێشوو کە یەکەم جار گۆیی بوو لە نوتفەیە دوایی شێوەی کرمی زەریوە هیچیان نامێنێ شێوازێکی چۆن بنێشتێک لە دەم تا بێ و بیجووی شێوازی جێدانی لەسەر بێ حتا ئەم دیواودیوەکە لە ناو دەما ئەم دیواودیوەکە بە هەمان شێوە ئەگەر بێنی ئەو ماوەی کە 2 هەفتە ئەخایانێ لە 24 ڕۆژەوە قۆناغی ئەم قۆناغە دەست پێەکە هەتاوەکو ڕۆژی 41 و 42 ئەمە قۆناغی موزغەیە لەم قۆناغا ڕێک ئەم دیواودیوەکە ئەڵەی بنێشتێکە لە ناو منداڵدانە شکلی ڕێک لە بنێش جووی نێگەچێ لە هیچ شتێکی تر ناچێت بڕۆ بەراوردیکە بە هەر شتێکی تر لە هیچ شتێ ناچێت غەیری ئەوە نەبێ قورئانی پیرۆز بە موزغا وەسفی کردووە موزغە زانایان بە 3 واتە لێکیان ناوەتەوە یەکەمیانەوەی کە شتێکی جووراو بێ دووهەمیان لە قەبارەیەکا بێ ئەڵێن لە قەبارەیەکا بێت کە بتوانرێ بجوورێ قەباری لەم قۆناغا چێتە 1 سانتیم ئیتر ئەوە کەمترین شتێک بەڵێ هەروەها بە مانای بچووکراوەی شتەکان دێت لەم قۆناغا ئەتوانین بڵێ مرۆڤێکی بچکۆلەکراوە لەبەر ئەوەی کە لەم قۆناغا هەموو ئەندامەکان لەم قۆناغا دروستە بێ بە بچووکراوەی و دوایی گەشە ئەکات هەر بەو شێوەیە خانەکانی گەورە گەشاک ئەنجا تۆ سیرکە دوای ئەوە قۆناغی دوای ئەوە ئەفەرمێ فەخەلەقنە الموزغەتە عیزامە دوای موزغەکە بێ بەچی بە ئێسک عیزامە جەمعی ئێسکە یعنی ئێسکە پەیکەر ئێسکە پەیکەری کرکڕاگەیی هەموو خانەکانی ئێسکە پەیکەری کرکڕاگەی لە ڕۆژی 42 بەدواوە لە ماوە 1 هەفتە بڵاوە بێتەوە بەناو هەموو لاشەیە کەیتر ئێسکە پەیکەر شێوەی مرۆڤەکە نیست تەبعی مرۆڤ وەرەگرێ دوای ئەوە چییە بێ گۆشت و ماسوولکە فەکەسەونە العیزامە لەحمە لەکە ئەمە لە ڕۆژی 42 هەتا 49 هەفتەیە لە دوای ئەوە لە ڕۆژی 49 هەتا 1 هەفتە ئەنجا قۆناغی ماسوولکە گۆشت بەسەر ئێسکەکانە دروستە بێ ئەمە قسەی من نییە یعنی هەتا لە ساڵی هەشتاکانە زۆرێک لە زاناکانی خۆمان ئەیانوت لە پێشەوە ماسوولکە گۆشت دروستە بێ ماسوولکە ئەنجا ئێسک کیسمور وەڵام لێ نابێت چۆنە بێت لە پێشەوە ئێسکەکە دروستە گۆشتەکە بەچیەوە بنووسێ ئەوە قسەی هەر غەڵەتە ئەجا هەنێکی وتیان لێ کاتا دروستە بێت شێخ زیندانی ئەڵێ لە 12 پزیشکی عەرەبم پرسی لە ساڵی هەشتاکان هەر 12یان وتیان لێ کاتا دروستە بێ وتی لە 12 نامسڵمانم پرسی هەر 12یان وتیان لە پێشەوە ئێسک دروستە بێ دوای ئەوە قۆناغەکەی کۆتاییە ئەمە تەواو بوو مرۆڤەکە دروست بوو شێوەی خۆی وەرگرت شێوەی خۆی وەرگرت بەڵام زۆر بچووکە قەبارەی لە سانتیم و سانتیمینوت تێپەڕ ناکە هەموو گۆڕانکاریانە هەموو گۆڕای لەو تۆزە ئەداوەرە لێکۆڵینەوە چۆن توانراوە بکرێ لە مرۆڤێکە کە قەبارەکەی کاتێکە لە نوتفەیە لە بەشی چەند ملیمێکایە لە ئەلەقە هەروایە لە موزغا ئەچێتە سانتیمێکە یعنی لە شوێنێکا فی ظلوماتین سەلاس لەو شوێنە تاریکە چۆنچۆنی توانی ویانە لێکۆڵینەوەی لەسەر بکەن چۆنچۆنی توانی ویانە مناڵی لە بارچوش کاتێک کە بینیویانە بە دەگمەن خۆ کەس نایە مناڵی خۆی بە ینی هەر نادۆزرێت و ناو خوێن ناوو نەبێ و هەر نازانرێ لەو شتە بچووکە کاتێک کە لەبار بچێ بە هیچ جۆرە نازانرێ ئەمە تەمەنیشە نەبا لەو سەردەمەش مناڵێکی لە بارچوان نازانی ئەم چەند قۆناغی نازانی تەمەنیشە ڕاست نازانی تەمەنی چەنە چونکە ئەسڵەن نازانی لە سەرەتای پاکبوونەوەیە لە کۆتایی پاکبوونەوە مناڵەکە دروست بە 21 ڕۆژ غەڵەتێکی لێ یەکسەر
هەڵێ نازانی يعني قۆناغی چەندەمایە نازانی دۆزراوەتەوە کە لە 15 تەخوارەوە یعنی ئەجا دوای ئەوە قۆناغەکەی تر کە ئەمە دروست بوو پرۆژەکەمان تەواو بوو ئەنجا بێت چی بکەین قۆناغی دوای ئەوە بەچی دەست پێکات ثم أنشأناه خلقا آخر ئەنجا قۆناغی نەشئە و گەشە و نەشو نماکردن بچووکە مناڵێکی بچووک دروست بووە ئەنجا گەشە و نەشو نما ئەکات گەورە ئەبێت ئەم مناڵە گەورە ئەبێت وە چەند جیاکاریەکی ئەو کەسێتی تیا دروستە بێت لەو مناڵە هەتاوەکو شەشەم مانگ و ئیتر تەواو مناڵێکی ساغ دروستە بێ ئەتوانرێت لە دایک بێت لە شەشەم مانگە ئستاز لەکەیە ئەم بوونەوەرە ئەم کۆرپەیە ڕۆحی ئەکرێ بەبەردا تاکی بێ ڕۆح و بێ ئەوەیە لەکەیە بۆ چۆن چۆنی خۆی گەورە بۆمان باسەکە لە قورئانی پیرۆزە بەڵێ لە قورئانە کە باسی لە فەرموودە شالوەرەوە لە قورئانی پیرۆزە کە باسی ڕۆح بەبەراکردناکە باسی ئەوەکە کە لە ثم سواه ونفخ فيه من روحه باسی کاتێکە کە ئەم منداڵە لە قۆناغی مزغە تێپەڕیوە و لە قۆناغی ئێسک تێپەڕیوە ئەنجا دوای ئەوە قۆناغی ڕۆح بەبەراکردنیەت لە قورئانی پیرۆزە لە دوای هەفتەی هەشتم بەڵێ لە دوای هەفتەی هەشتەم و بەو جۆرە هەتا زانایان کاڵن ثم أنشأناه خلقا آخر باز دەواکەن کە ئەم قۆناغێن قۆناغی نەشئە ئەمەمان تۆزە بەڕوونکەیتەوە ثم أنشأناه خلقا آخر مەبەستی پێی چییە؟ بەڵێ أنشأناه خلقا آخر خۆی سەرەتای دروستبوونی کۆرپەلە هەتا 42 ڕۆژ هەچی کۆرپەلەی گیاندارەکانە لە ڕووکەشە من لە ناوەڕۆکان ناڵم ناوەڕۆکە هەموو شتەکانی جیاوازە چونکە ئەو کڕۆمۆسۆمی مرۆڤ 46 هیچ گیاندارێک 46 نییە هەرێکە کڕۆمۆسۆمی خۆی هەیە کاتێک کە داروین کڕۆمۆسۆم نەدۆزرا بۆ قسەی لەسەر ئەم مەوزوع ئاکرد سەرەتا بینی هەمووی لێگەچێ هەمووی گەڕانەوە بۆ یەکشت خەڵەتێکی گەورەیەکی کاتێک کڕۆمۆسۆم هەمووی بەتاڵ بۆ قسەکانی لەبەرەوەی لە بیدایەتە لە سەرەتا کڕۆمۆسۆمی مرۆڤ لە هەموو گیاندارەکان جیاوازە هەریەکان جۆرە کڕۆمۆسۆمی کێشەوەی جیاواز بەس شکڵیان لە دەرەوە گە سەیریکی هەتا ڕۆژی 42 هەموو گیاندارێک کۆرپەکەی ئاوا داینن لە بەردەمتا هەمویان لێگەچن بۆ جیا ناکرێتەوە لە ڕۆژی 42 بە دواوە لەبەر ئێسکە پەیکەر دروستە بە هی مرۆڤ ئێسکە پەیکەرەکە وای لێ ئەکات کە شێوەی ئادەمی بتوانی جیاکەیتەوە لەگەڵ کۆرپەی گیاندارەکانی ترە لە صحیحی مسلمە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إذا مر بالنطفة 42 ليلة ئەگەر 42 شەو بەسەر نوتفەیە ڕۆشت بعث الله إليها ملكا فصورها يعني تصوير آدمي الله يتر تصوير آدمي يعني يتر لويات تصوير آدمي جابته ولا دواي شلودو پیغمبر صلى الله عليه وسلم بچی ازانی لشلودو تصوير آدمي يعني زاناگان سریان سرماو لو فرموده اما وتمان لسر دمكاني زوا هر بيستيق روج نانزاني بدايات بويا كوتا كي بو بيستيق روج غلط ام شلودو اللي شو فرمو فصورها انجا فرمي فخلق سمعها وبصرها وعظامها وجلدها ولحمها انجا دواي ملائكة كدت لحديث كتير كبخاري مسلم الروايات كردوا افرمي إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما مرۆڤ لە چل ڕۆژە خەڵقی چییە بێ تەواو بێ چل ڕۆژ کێ ئێمە وتمان چل ڕۆژ کێیە نوتفە و عەلەقە و مودغە هەرسێکی تایە هەرسێکی تایەتی ئەگاتە پێش ئێسکەپێک ئەمە وتمان لەم خۆناغا تەخلیقە هەموو دروست بووە هەموو ئەندامەکان لە وەکو چرۆ سەریان دەرکردووە وای پێوترێ لە زمانی کۆرپەلەزیانەی پێوترێ سۆمایتس پێوترێ گۆبکەکان ئەم بارستانە تەنانە کە دروست بوون ئەنجا لە فەرمودەکە فەرمێن لە چل ڕۆژە مرۆڤێک خەڵقی تەواو بێ إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما جمعی خەڵق یەکرێ يعني هەموو خەڵقەکانی چێکرێ کۆکرێتەوە ثم ئەنجا فەرمێ ثم يكون في ذلك
علقة مثل ذلك أفرميشي ثم يكون في ذلك دعي هر لو تشل رجاء في ذلك لصحيح مسلم هاتوا بذل بخاري نيه هنا ولا أيج لبر أويك واتيجم ك بخاري بهر سيكي يكي تشلي بحساب كردون نطفة تشل علاقات تشل مضغة تشل بهمي صوبيس لبرو زانان بشي زوريان وتوان لصوبيس روح كري ببري كوربلا بلام صحيح مسلم سيكي وشيكي تيايا ك بدوادات شون كراو ام شيء صحيحه افرميتي في ذلك يعني في ذلك الأربعين هر لو لا علاقه في ذلك مضغة في ذلك علاقة مثل ذلك شون جمع خلقي كوربلا كرا جمع خلقي علاقة أكري جمع خلقي مضغة أكري هر لو الرجاء في ذلك علاقة في ذلك مضغة مثل ذلك كواتا ليرا تشي دروزبو ليرا باسي أويكر كتل رجاء على مطفت دروزبو علاقة دروزبو مضغة دروزبو لدواي أوا ثم يرسل إليه الملك فينفخ فيه الروح لدواي أوا تشي به ملائكة نيري لدواي تشي تشل روش يعني بالضبط دواي تشل روش ناس ثم بوكاتك يعني كوكو زانان لقناغي نشأكاه قناغي نشأكش لا مانغي نوع دس بيكا لا هفتينو ببورة لهفتين نوع دس بيكا لهفتين نوع بدواوا انجا تشي به تشاو جوي أمانة على أكون كار لدواي أو نوبو دوانزا بدواوا يتر أكون تكارفان فخلق سمعها يعني وبصرها يتكون كار حتى ليكولينو زور لمبارا قبشينا ناو تفاصيلك يو بلام يعني أوي كبرسياركي برز لباري روح ببرا كردنها ببي دقكاني قرآن وفرموده به لا ماني دوا ماني دوي كوربالكيا روح أكري ببري أم نك لا دواي صوبيس روش بالكل دواي بلا لا دواي تشلكا ككاتي كي بيتش روح أكري لبر أو بلام يعني أماج نابت هوكاري يعني زور جارك على روحي ببرا نكرا وبو هوكاري لبارچون وشد بكاريان هناوا چونك أو زانان بهمو شوازك أو شتان حرام كردوه كأجر روحي ببرا نكرا حياتي تيا ما بيوتري أو ما بيوتري حياتي نباتي خو نبات حياتي تيانية وروحي تيانية روح دوايا بحياتي إنسان دست خوش من درفت دم بم گنجانا اگر پرسیاری چند بود دروزو بتایره بله اوی که امنیت و انشالله درفت هبو توابیه کن جابیم خوش اگر یه پرسیاری تن هبه هم لسر ام قونا خانی که جنابی ماموسا باسی کرد هم لسر اوی که لدر وزانایان و علومی دنیایی باسیه که استان خوش به اخوا خوش به ماموسا که ما بتکه انشالله استفاده بيه یک پرسیارم هیا سچون لسرتای دروزبونی مروف و زور جار باسی کاملا کشتفری يعني کاملا خلافات اتیابیه ام خلافات یکسری ما بیره تو داروین چی و تو وراست هاتو کاملا کشمان یکسر بیریه تو اما داروین زور بکورتی چون بو حسن اگر تو بسرتای دروزبونی انسان بس اما کلمه زورتی باس معنی سر که دروزبونی مروفی کی تازه ام دروزبونی مروفی تازهش خلافاتی تیا و کوی که لسرتای دروزبونی انسان و هبوبه يعني ما بس قناع بنديانا كي القرآن فايقول فرموه لا زاناني روش آوا وروش الله وأنا همي بمشي ويا بس أكره علمي تازة أواني سلمان دوا يعني خلافات هرهبوش. بله. يسأل بروي ك أجهزة بيشكوتو وكو ميكروسكوبي إلكتروني كبلين لبردم أو زانانا روش آوایانه لای خومن أو جهازن يستو بزا مع بزيشيكي استبله بسونار أو قناعانم بو بينا. علاقة بس خو بسونار ديار نية بلان با ميكروسكوبي إلكتروني ليكم روجو ويني أجرن لبر أوا زانان كوكن لا سر موضوع بابا كان يسا بو بين راو بو بحقيقة بلين خلافك نما ولا مبوا بوشي هندي كز ديسان هر ألين داروين بلا والله أوانا يعني إنكاري لا
لە ژیری خۆیانەکەن ئەیانەوێ ژیری خۆیان بوەستێنن ینی بە کورتی ئەتوانین بڵێن ئەوانە بەڵێ نەک هەر دژایەتی ئیسلام بەڵکو دژایەتی زانستی سەردەمیشەکەن بێگومان ئەمانی کە باس کرا هەر هەمووی بابەتانێکی زانستین کە زانایان لەسەری کۆکن یعنی داروین چی وتووە داروین ئەوەی وتووە کە مرۆڤ لە چەند قۆناغێکە لە یەگەچن لەگەڵ حیواناتی تراوانە لە چەند قۆناغێکە ئەو کاتی ئەو قسەی کردووە کە کڕۆمۆسۆم نەبینرابوو لەو سەردەمەی ئەوە بەڵام دوایی کاتێک کە بینیان کڕۆمۆسۆم و بەرنامە ڕێژی کە سەرەتا باسمان کرد لە شکلا لە یەکەچن نەک لە ناوەڕۆک لە شکڵەکەیە بڵێ نەک لە ناوەڕۆکە کاتێک کە بەرنامە ڕێژی ئەکرێ لە یەکەم ڕۆژەوە ئەو بەم پشتانی نەزانیوە یعنی وەکو بڵێ حکمی یاوە لەسەر زاهیری شتێک کە بە هەڵەیە چووە یعنی یا بمبەستێک کە لە شتێک لە پشتیەوە بۆ بەکاری هێناوە بۆ بێ باوەڕکردنی خەڵکی بۆ دوورکەوتنەوەی خەڵکی لە باوەڕبوون بەخوای گەورە یعنی هیچ شتێک پشتگیری قسەکانی ناکات زانستی ئەمڕۆ هیچ شتێک هەمووی دژی قسەکانی ئەوە هەموو بۆچوون و فکرەکانی ئەوە من بە شێوەیەکی تر پرسیار بکەمەوە زانستی پشتڕاستکراوەی ئەمڕۆ کە ئێستا مەسەرەن لەمایان پشتی پێ ببەستن ئەوەی داروینە یان ئەوەیە کە ئیسلام ئێڵێ و زانستی سەردەم پشتڕاستی کردوێتەوە کامیان ێستا پشتی پێ دەبەسرێ بۆ قسەکردن لەسەر کۆرپەلەزانی بێگومان ئەوەیە کە لەگەڵ دەقەکانی قورئان و سونەتە یاگەگرێتەوە یعنی هەتا من ئەڵێ مەگەر بۆ منە بڵێنەوەی داروین ڕاست بێ یعنی هەر پێویستی بە خالق هەیە ئەوەی ئەویش ئەم بۆچی پێویستی بە خالق نییە ئەی لە چیەوە هادەم ئەی مەیمونەکە لە چیەوە دروست بوو تۆ مرۆڤ لە مەیمونەوە دروست بوو ئەم مەیمونە لە چیەوە دروست بوو یعنی و پێویستی بە خالق نییە با بڵێن لە مەیمونەوە و دوایی گۆڕاوە بۆ مرۆڤ یعنی چۆن ئەم خولقوا من غەیری شەیئین ئەم هم الخالقون ئایا لە هیچ ئەتوانێ شت دروستکە خۆی هیچە چۆن نەتوانێت ئەمە دروستکە یعنی بابەتێکم خوێنەوە باز لە شەشپاڵی ڕووبیکەکە ئەمی کە مناڵ یاری پێەکە ئەلەگەت سێ چاوی بەسرابێ و بیەوێ بگاتە ئەنجام لە کۆتاییە بە چەندێکگات پێویستی بە هەفتا ئەوەندی تەمەنی گردردون هەیە ئەو نە حرەکەکە لە هەموو چرکەیەەکە ئەم زەلامە تەمەنی هەفتا ئەوەی گردردون بێ بە چاو داخراوی بیکە هەتا بە سوتفە ئەگاتە دروستکردنی یاریکی ڕۆبیک کیوبیک باش ئەی چەندێکی ئەوێ یەک ترشی ئەمینی دروست بێ یەکتر کە ملیۆنان چەند ترشی ئەمینی هەیە کە بۆ دروستبوون لە خانەیە چەندی تەمەەن ئەوێ بۆ ئەگەر بە سوتفە بڵێ ئەمانە یەکی ئەنگرت و لەگەڵ یەکێکا مناقەشەم کرد گوتی یەک بەڵگەمبەرێ لەسەر ئەوەی کە خوای گەورە ئەم شتانەی دروست کرد یەک بەڵگە تو من بەڵگەیەکەم پێ بەس بەڵگەیم زۆر بچووکە زۆر وتی بۆ بچووکە وتمەڵی تر زۆر بچووکە تم لە نوکی دەرزیە بۆ لە نوکی دەرزیە وا بچووکە وتم لە نوکی دەرزیە 1 ملیۆن گەردیلە هەیە هەر گەردیلەیەک معمەلێک و کارگەیەکی گەورەیە بۆ خۆی لە نوکی دەرزیە وتم لە نوکی دەرزیە 1 ملیۆن بەڵگەی تێ بەس لە نوکی دەرزیە 1 ملیۆن بەڵگە هەیە تۆ دا یەک بەڵگەم لێ ناکەی لە نوکی دەرزیە 1 ملیۆن بەڵگە و پیشانەیە کە 1 ملیۆن گەردیلە کە هەر یەکیان کاریەکە بۆ خۆی کارەکە ئەمە ئەلکترۆنە بە چ سیستەمێک لە چەند خولگا خوڵێتەوە بە چ یاسایەک ئەمە نیوترۆنە بترۆنێ سشتی تازا دۆزنەوە بەردەوام لێ کوڵ هەرشی تازا دۆزنەوە یعنی ئەمە پێویستی بە خالق نییە بە ئەوەی ئەویش بێ ئەوە ژیریەکە دەستۆش مامسەی بەڕێز ئەگەر ئێوە پرسیارێکتان هەبێ یا دینە تۆ پرسیارێکت نییە کاکە سپاس ئێوە پرسیارێکتان لا دروست نابوو زۆر باش بەڵێ چەند شتێکە بوو لەو ئاەتاکە حەزمە کرد باسی کەم سیرکە ئاەتەکە سەرەتا بە نوتفە دەسی پێکرد بە سوورەتی مؤمنون دوایی بە خۆناغی تەخلیقەکان بەچی دەسی پێکرد بە عەلەقە و مودغە و عیزام و لەحم بەم چوارە دوایی بە قۆناغی نەشئە کەواتە بە چەند قۆناغ
دروستبوونەکەی باس کرد بە سێ قۆناغی سەرەکی یەکەمیان نوتفە بەرنامە ڕێژی بوو دووەم دروستکردن بوو بەو 4 قۆناغە سێهەمیان گەورەکردن و گەشەکردن وەکو بڵێ قۆناغی گەورەکردن و گەشەکردن هەتا کاتە 6 مانگی لە دوای 6 مانگی ئەنجا قۆناغی الحەزانە ڕەحمی دەست پێکە الحەزانە ڕەحمیە بریتیە لە قۆناغی دایانگا مناڵەکە توانێت بە ساغی لەدایک بێت لەو قۆناغەیە لە قورآانی پیرۆزە لە ئاەتێک لە دوو ئاەتە ئاماژەی بەمەش کردووە کە کەمترین ماوەی دووگیانی بریتە لە چەند بریتە لە 6 مانگ ئەفەرمێ وحەمله وفصاله 30 شهرا لە ئاەتێک ترا فەرمێ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لەمانە فەرمی 30 مانگ قۆناغی کۆرپەلەیی حەملەکەی وەفیساڵ و شیرپێدانی چەندێکە 30 مانگ ئەمی تریان 2 ساڵ 2 ساڵەکە 24 مانگەوانە شیرپێدانەکە لی دەرکە چەند مایەوە 30 مانگ ناقسەن 26 مانگ 6 مانگ بۆچی مایەوە بۆ کۆرپەلێکەواتە هەتا مناڵێک لەدایک بوو لە سەردەمی ئیمام عەلیە هێنایان گومانیان لێ دروستکردوتی بەپێی ئەو ئاەتە هیچ کێشەیەکی نییە و ئەو کەمتری ماوەی دووگیانی و عولەما هەمی لەسەری ڕێکەوتن و مناڵەکە بە ساغی لەدایک بژی بەڵ ئەتوانێت بژی ئەوەی تری پێوتر قۆناغی چی پێوترێ هاوک بڵێ کەوتمان بۆ پرۆژە پێویستی بە سیانە هەیە قۆناغی کارپێکردنی پێشەوەی تەسلیمیکەی ئەو مناڵەسەیەکەی ئەها لەسکی دایکە 50 بۆچی 50 بۆی ئامادەکاری بۆ بکرێت ڕاهێنانی پێ بکرێت کە هاتە دەرەوە بتوانێت چی مەمکی دایکی بمژێ تەمرینی پێکرێ گەشەی پێکرێ هەتا کە هاتە دەرەوە بە تەواوەتی ئامادە بێ حاضر بێ بە تەواوەتی هیچ کێشەیەکی نەبێ جا سیرکە قۆناغی یەکەم نوتفە بەچی ئەگوازێتەوە بۆ قۆناغەکانی تر بە سوشەی سومە سومە لە زمانی عەرەبیە بۆ یەک لە دوای یەکی هێواشە زانایان ئەڵێن لە قۆناغی نوتفە لە 6ەم ڕۆژەوە هەتا ئەبێ بە قۆناغی عەلەقە هەتا ئەم پەتی ناوک دروستە بێ و هەڵەواسرێ عەلەقە لێکە لە واتاکانی بریتە لە چی هەڵواتە خۆی هەڵەواسێ بەم پەتی ناوکەوە و بۆی خواردنی بۆ بێت یەک هەفتەی پێچ زۆر بە هێواشی هەتا ئاگاتە قۆناغی عەلەقە ئەفەرمێکی ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة آياتك ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم بكارنا ثم خلقنا النطفة علقة نطفة كأجورب علقة شي بكارنا وشي ثم باش لعلاقة كدروز بوتمان لروجي شواردهم لشوارده كأبي بقناغي دواي أو مزغة لروجي 23 بو 24 ليك روجع زور بخيراي أقول بوشي بو قناغي مزغة بخيراي بزانا بيتي فاكي عطفاكي قوريانا أفرمي ثم خلقنا النطفة علقة نالا ثم خلقنا العلقة مزغة أفرمي فخلقنا العلقة مزغة علقة كأقرب ومزغة شي بكارنا وشي فا بخيرية كبو خيرية ودواي أوا لقناغي مزغة كأبي بإسك للروجي تشلودو بو تشلوسي بخيرية إسكا بيكر بالعابيتو إسكا بيكري كركراغي دروس تبي بخيرية ليرش عديسان فرميشي فخلقنا المزغة عظام فاي بكارنا بو خيرية دیسان لە یەک هەفتەی پێچێ لە ڕۆژی چلو نۆ بۆ چلو بۆ 50 یەکسەر ماسوولکە بە خێرایی بڵاوە بێتەوە فەکەسەونە العیظامە لەحمە فای بەکارێنە باش ئەمە لە چەندێکە لە هەفتەی نۆیەم ئەنجا دەسەکە بە قۆناغی نەشئە خۆی معنای چییە نەشونماکردن و گەورەبوون و بەرزبوونەوەیە گەورە نەشونماکردە بەس سەرەتاکەی زۆر بە هێواشی دەست پێکە 30 هەفتە زۆر بە هێواشی ئەنجا لە پڕ گەورابێ لە قۆناغی لەحمەوە هەتا ئەچێ بۆ نەشئە زۆر هێواشە بزانە پیتی عەتفەکەی گۆڕی ئەم جارەشیانە فەرمی ثم ئەنشأناه خەلقا ئاخر کەواتە سێ قۆناغی سەرەکی هەیە قۆناغی یەکەم بریتە لە چی قۆناغی نوتفە بە سومە ڕۆی بۆ قۆناغی تەخلیق هەر چوارەکە دوایی بە سومەیەکی تر ڕۆی بۆ قۆناغی نەشئە کە بە هێواشی ڕوئەیە
وەلقە قۆناغەکان چوارەکە لە بینەکانیانە فائی عەطف بەکار هات بۆ ئەوەی چکۆ بە خێرایی ڕوئێن. ئەنجا باشە با پرسین یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم زاراوانی چۆن توانی بەکاربێنێ؟ ینی ئەم زاراوانە هەروە شتێکی ئاسایی نییە، ئەمە لەوانێ ئاوا بڵێنەوە چییە خوێن کڵۆ خوێن و نازام چی جوورا و مادەی جوورا و هەروە ئاسانە. یعنی بڕۆ لە پزیشکان لە قوتابیانی پزیشکی پرسە قورسترین وانە لە کۆلێجی پزیشکی کامێ؟ پێتەڵە کۆرپەلەزانی ئیمرۆلۆجی. بۆ لەبەرپەی زۆر بە خێرایی قۆناغەکان ڕوئێن تێک پێگاچوون هەیە لەناو قۆناغەکانە. وەڵڵاهی قورئانی پیرۆز بە شێوازێکی سمورەڵێ لێکی جیا کردوونەتەوە کە وەصفی دەرەوەی قۆناغەکە ئەکات، وەصفی ناوەوەی قۆناغەکە ئەکات، بیدایەتی قۆناغەکە لەگەڵ قۆناغی پێشوە لێک جیاکاتەوە، کۆتایەکەشی لەگەڵ قۆناغی دوایی بە تەواتی لێک جیاکاتەوە کە ئیتر زانستی ترین. ئەڵە جیهازی پۆڵەنکردن ئەم ئاەتانە، جیهازی پۆڵەنکردنی کۆرپەلەزانیە ینی پێویست وایە ئێمە بەم منهەجە بیڵێنەوە دەرسەکانمان. دەستان خۆش بێ لەوانێ منیش و هاوڕێیانیش لەگەر پرسیارێک هەبێ فەرموو. ماڵچەند دەستچە خۆش بۆ زانانە بە سوودەکانە، بەس پرسیارێکمە بوو دروستبوونی مێشک لە چه قۆناغی دروست دەبێت؟ بەڵێ بەڵێ وەکو وتمان لە قۆناغی مزغا هەموو ئەندامەکان کۆ ئەندامەکان دروست دەبن لە قۆناغی مزغا. هەفتەی حوتم و هەشتم. بەڵێ لە هەفتەی مزغە لەکەی دەستی پێکرد ئێمە وتمان ئێوتمان لە ڕۆژی 24 مزغە دەست پێکە هەتا ڕۆژی 42. لە ڕۆژی 42 لەم سێ هەفتەیە لەم ماوەیە کە پێوتر قۆناغی مزغا یاکو بڵێ لە قورئانە باسی خەڵقەکات. ئەفەرمێ یا ئەیها الئینسان ما غەڕەکە برەبیکە الکەریم الذی خەلەقەکە، خەڵقی کردی. ئەو خەڵقەیە ئەزانین چ قۆناغێکە لەویا ئەو قۆناغە بریتیە لە قۆناغی مزغە. چکۆم وتمان لە قورئانە لە ئاەتێک ترا فەرمێ من مزغة مخلقة وغير مخلقة. مزغە لە ئاەتی ئەم ئاەتە بە خەلق باسی کردووە. ئەفەرمێ چی؟ يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك. يكسر لقناغي خلق ودسي بيجي وتمان إلا شو خلقي مروفك بالطاعات يكره لا قناغي مزغية الذي خلقك ديسان فاي بكانا فسواك يعني شي ريكي كردوا شكو قناغي دواي مزغوت مانشيا بلابونوي اسكا بيكرا أم قناغي مزغية لشوي PTC إنجليزية أو شماوتوا باشا لقناغي اسكا بيكرا چيه به تسوير رواية فسواك راست بيت شكو اسكا بيكر درست به باشا الذي خلقك او مزغة خلقي كردي يعني خلقي اندامكاني بو كردي فديسان فاي بكارنا اما جوت من لنيوان قناغي مزغة بو عظام چيه بخيراي الرواية فكتي ليرش فاي بكارنا خلقك فسواك يعني راتك لو قناغي چيه قناغي اسكا بيكرو رازبونويات تسوية فعدلك قناغي دواي أوا كإيتر مع سلكو انجا شي أكره تايبد مندي زياتر ورقره فعدلك في أي صورة ما شاء ركبك انجا ما طبعا برسالك ما يبيك زور هستيار بون ببيشكوتني علمي سردم خلقانك يا مصر المسلماني بيران وابو كسنا زاني كوربلا نيريامي بەڵێ تا کاتێک لە دایک هەبێ و توزانم قسێک دوایی کە سۆنەر داهات و علم پێشکەوتنی بەخۆوە بینی و دایکانە زانن کۆرپەلەکەیان هەبزانم لە مانگی سێ هەمایە شتێکی ئاوە نێرە یامێەوە ئەمە ئەم بیرۆڕایە تێگیرانی هەیە لەگەڵ زانستە شەریەکاندایانە زانینی بەڵێ زانینەوەی ئەو کۆرپەلەی کە لەسکی دایکایەتی نێرە یامی بەڵێ ئێمە وتمان كي بريارة دريك أم من على نيريامية كي لسرتها لسر آستي كروموسوم كان ليك أم روجا قرآني في روجي فرمي وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى لو كاتي تقديري وبرنامج رجيب وكري لو كاتي دري لو كاتا
نطفەکە دروست بوو نطفەی ئەمشاج ئەوە خەڵقی نێر و مێکرێ باش حەدیثێکمانەیە کە ئەوەی پێشتر باسما کرد کۆتایەکەی ئەفەرمێ ئەوە کە فەرمی ئیذا مەڕ بالنطفة 42 ليلة 42 شەو بەسەر نطفەیە ڕۆی بعث الله إليها ملكا ملائكتێکی بۆ نێرێ فخلق سمعها وبصرها والجلد ولحمها وعظامها فەرمی فقال يا ربي أذكر أم أنثى لە دوای چی لە دوای دروستبوونی ئێسک و ماسوولکە و ئەمانە ئەو قۆناغانە تەواو بوو لە قۆناغی نەشئەمە ئەفەرمێ چی یا ڕەبی ئەذەکەڕون ئەم ئونسا ئەی پەروەردگار ئایا نێر بێ یان مێ بێ باشە ئێمە وتمان کەی نێرومێ دروستە بێ لە ئاسی کوڕە ئەی لێرە بۆ ئافەرمێ بۆ لێرە بۆ دواکە و لێرە لە پێشەوەی دوو جۆر دیاریکردنی ڕەگەزمان هەیە زانایان ئەڵێن یەکەمیان لەسەر ئاسی کڕۆمۆسۆمەکانە دووەمیان لەسەر ئاستی ئەندامانی دەرەکی زاوزەی کەسەکەی جاری وا هەیە ئێکسە ئەندامی زاوزەی نێری بۆ دروستە بێ بە پێشەوانەشەوە جاری وا هەیە ئەها حاڵەتی شاست مەلایکەتەکە پرسێ ئەذەکەڕون ئەم ئونسا ئەویان لەسەر ئاسی چییە؟ لەسەر ئاسی ئەندامە دەرەکیەکانە ئەمیان لەسەر ئاسی کڕۆمۆسۆم چۆ جاری وایە گۆڕێ ئاەتێکی ترمانەیە فەرمێ يحسب الإنسان أن يترك سدى ألم يكن نطفة من مني يمنى ثم كان علقة باشا هر سيك بعضي نطفة يكر لازم نطفة رويبو علقة بتشوشك بس ثم ها سيك يحسب الإنسان أن يترك سدى ألم يكن نطفة من مني يمنى ثم كان علقة باشا علقة لنطفة بو علقة ليه رجل سمي بكارنا ثم كان علقة فخلق وتمان شيء هفايب كردي بفعل مشى هم تناسقي بين آيات كان فخلق وتمان قناغي مزغيه وانا بو خلقك فسواك فعدل فخلق ليرا فرمي ثم كان علقة فخلق فسوى وتمان شيء ايش هرفايب بكارينا قناغي اسكا جاء فرميجي فجعل منه الزوجين الذكر والأنثى ليرش باسي چیەکە نێرومێ دروستبوونەکە لەکەیە لە دوای ئێسکا باشە و ئاەتی یەکەم جار وای فەرموو ئەوەی یەکەمیان بەڵام ئەها جوان دووردی لێ ورد بەرەوە ئەفەرمێ وأنه خلق الزوجين الذكر والأنثى خلقي زوجين كرا الذكر والخلق أوان خلقي خانەکانە ناو خانەکانە کڕۆمۆ بڕیار درا ئەمیان نافەرمێ فخلق ئەفەرمێ فجعل منه زور فرق جیاوازە لەگەڵ فخلق الزوجين فجعل منه نێرومەی لێ جیاکرێتەوە يعني تبعيض منه يعني لسر آسي أندام دركيكاني فجعل منه الزوجين الذكر والأنثى بله دەست خۆش بێ وابزانم کاتی بەنام کەمان کۆتایی هەدەڵم بابەتەکە زۆر گەورەیە دیارە زۆر فراوانە وەکو چۆن لێکۆڵینەوە لە هەر خانەیەکی بچووک ئێمە بە ملیارەها خانەمان هەیە یان ئەو کۆرپەیە لە ملیارەها زۆر دیراسە و لێکۆڵنەوەیەوەش لەوانەیە باسکردنیشی هە زۆر کاتی ئەستەمە مستەحیلە لە بەرنامەیە کایمە بتوانین بەڵام بەرحاڵ ئەوەندەی کە توانیمان تەقە لە دەرگایان بابەتە بدەین و ئەوەی کە ئیسلام لەبارەی کۆرپەرزانیەوە هێناوێتی لە قورئان و فەرمودەیە شتێک بخەینە ڕوو لای بینەران مێدەکەمەوەی کە ماوەتەوە خۆیان بتوانن لە کاتەکانی ترام تابعی بکەن من زۆر سپاسی دووبارەی جەنابتانەکەم کە عەزیەتتان ڕێز مامۆستا خالد حەسەن ئەندامی دەستەی گشتی ناوەندی کوردستان بۆ عیجازی زانستی لە قورئان و فەرمودە کاتمان گرتی زۆر سپاس دەکەین کە تەشریفتان هێنا و سپاسی ئەوە شەکەم کە لە هەڵقەیەم جارەی بەرنامەکە ئامادە بوون ئومێدوارم سوودتان لێ وەرکرد بێ سپاسی هاوکارانمەکەم ماندوو بوون دەستیان خۆش بێ خۆی گەورە پاداشان باتەوە بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانیش هەر سپاسم هەیە ئینشاءڵڵا کە شتێک لە زانستی کۆرپەرزانیتان وەرگرتە بێ و ئینشاءڵڵا
و بێتە معریفە و ڕۆشنبیری لە لای هەریکێکتان. تا شەوێکی تر پێتان نەگەمەوە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی نهانی قورئان. خۆی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی لێ قبول کردن.